ژمارەیەکی زۆر لە بیرۆکەی دروستکردنی فیلم هاتووە بۆ پرۆژەی فیلمی زارێ کە لە داهاتوودا ئیڤێنتێکی گەورە لە کوردستان ڕێک دەخرێت بۆ ئەم بابەتە. لەش بەلای ئیڤان فەیساڵ بۆ زانای زیاتر لەسەر ئەم بابەتە ئەگەر فەرموویتە ئێرە خەتی ئیڤان سڵاو لێبێ چەند پرۆژە تاکو ئێستا هاتووە چەند کەس بیرۆکەی خۆی هێناوە بۆتان؟ بە دیاریکراوی ئەتوانم بڵێم لە 24 کە پرس کۆنفرانسەکەمان ڕاگەیان هەتاوەکو 26 ئێمە دوو مانگماندانا بوو کە گەنجەکان و هونەردۆستان و فلمسازان کە ئەتوانن بیرۆکەکانی خۆیان تەقدیم بکەن بۆ فۆڕمی فیلمی زارێ، بەڵام بەشێکی زۆر لە گەنجەکان لە ڕێگەی ئەکاونتەکان زۆ پەیوەندیان پێواکردین کە بەشێکیان بیرۆکەکان هەندێکیان ماوە بگەن بە کۆتایی تەواوی بکەن تاوەکو بتوانن سەبمیتی خۆیان بکەن. ئێمەش هەدەفمانەوەیە کە دەستی گەنج بگرین و زۆرترین گەنج لە شارەکانی کوردستان بتوانن بەشداری بکەن. لەبەرەوە دەڕۆژ کاتەکەمان درێژ کردەوە هەتاوەکو 36 ئەتوانن بیرۆکەکان بنێرن لە ڕۆژی 36 کاتژمێر 7 ئێوارە ئیتر سەبمیت داخرێت. بیرۆکەکان بیرۆکەی زۆر ناوازێتیە ئەتا ئەوەی ئێمە ئەی خوێنینەوە ڕۆژانە و بیرۆکانی کە بۆ مانێت و ڕاوێژەکەین لەگەڵ تیمی فۆرمەکەیە بیرۆکەی زۆر باشیتیە. ئەتوانم بڵێم بیرۆکەی زۆر جیاوازیتیایە و ئەبێت بە یەکێک لە فۆرمە زۆر جیاوازەکان چونکە گەنجیتیایە بیرۆکەی ناردووە کە نە تەلەبەی سینەما بووە و نە سینەمای تاو کردو، بەڵام خۆشەویستی بۆ هونەر و بۆ فلمسازی و سینەماوای کردووە کە بتوانێت بیرۆکەکەی بنێرێت. ئەو کەسانەی کە بەشداریەکەن چەند بۆکو باسەکە نزیکەی 60 بیرۆکە تاکو ئێستا هاتووە هەر 60 بەشداری پێکرێت یەخود هەڵی هەڵەبژێردرێ پێش پرۆژەکە. تاوەکو ئێستا 60 بەرەو ژوور ئەتوانم بڵێم بە دیاریکرایی بزەبت نازانم چکە ئەمڕۆ ئەبدەیتی ئەخیرمان کردەوە 60 بەرەو سەر بوو. ئەم دەڕۆژەشمان درێژ کردوێتەوە بۆی بەشێکی تر بیرۆکە بنێرن کە لەسەر داوای بەشێک زۆر لە گەنجەکان بووە، بەڵام ئێمە ناتوانین بۆ ئەم ساڵ کە فۆڕمەکەمان تایبەتە بە کوردستان و ئەمانەیە تاو تۆڕێکی کوردی دروستکەین و ئەو ڕاهێنەرانی کە لە کوردستانی گەورە هاتوون و لەم فۆرمە بەشدارە بن تاوەکو بتوانن پەرە بە باشترین بیرۆکەکان بدەن و بکرێن بە سیناریۆ بە دیاریکراوی لە فۆڕمی ئەم ساڵی 2025 تەنها ئەتوانین سەلێکشن بکەین و 20 بیرۆکە هەڵبژێرین. 20 بیرۆکێت چیان بۆکەنیەوە؟ ئەم 20 بیرۆکەیە لەلایەن ڕێکخراوی زارێوە و بە هاوبەشی دەستگای میدیایی کورسات کە ئەم پرۆژەیەمان ڕاگەیاندووە خەڵاتی یەکەم و دووەم و سێممانەبێ خەڵاتەکانی ژەوەی باشترین سیناریۆکانیان بۆ ئەەکەین بە کورتە فیلمەکانیان و ئێمە لینکێکی ترسمان دروست کردووە لەگەڵ بەشێک لە پرۆدەکشنەکانە کە ئەوانیش بێنە ناوەوە بۆ ڕۆژی پیچین کە شەشەم ڕۆژی فۆرمەکە کە هەرێکیان بتوانن سەپۆرتی ستۆریەک بکەن و کورتە فیلمێکی تر بەرهەم بێنن. لە شوێم دیدارەکرێ 15 حەوت کە قەرارە ئەنجام بدرێت تاوکە ئێستا شوێنەکەمان ئاشکرا نەکردبوو پێما بێ 1964 یەکەم شوێنەکە لێوەی ئاشکرا ئەکەین بڕیارە لە هۆتێل ئاشور بەڕێوە بچێت لە قەزای دوکان. بەڵێ لە قەزای دوکان. سپاس بۆ ئیڤان فەیساڵ سەرۆکی دیداری زاریە بەڵێ کە جۆبیستی بوون تا ئێستا زیاتر لە 60 بیرۆکە هاتووە بۆ ئەوەی کە بیرۆکەکانیان وەربگیرێت کە سەرجەمیان گەنجن کە تەمەنەکان دیاری کراوە بۆ ئەوەی کە 20 کەس لەوانە دەستە ناو پێشبڕچیەوە و یەکەم و دووەم و سێم هەڵدەبژێردرێت و پاشان فیلمیان بۆ بەرهەم دێنرێت.